بۆ یەکەم جار لە سەراستی عێراق نەشتەرگەریەکی دەگمەن لە هەولێر لە بواری چارەسەرکردنی سەرشەڵۆکی گەدەدا ئەنجام دراوە. ئێمە گفتوگۆیان بابەتە هەروەها گرفتەکانی ترشەڵۆکی گەدە و بەگشتی گرفتەکانی گەدە لەگەڵ دکتۆر شێروان عەبدوڵڵا پسپۆری هەرسوو جگەر و هەناوبینی دەکەین کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدایە. دکتۆر سڵاوت لێ بێ بەیانیت باش، زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بەشداری. دەستپێک دەمەوێت هەندێک زانیاری وردمان سەبارەت بەو نەشتەرگەریە دەگمەنی کە لە هەولێر ئەنجام درا بۆ یەکەم جار لە سەراستی عێراق بۆ بخەیتە ڕوو. زۆر سپاس بەیانی ئێوەی بەڕێزیش باش وەڕوا بەیانیم بینەرە بەڕێزەکانیشت. ئێمە توانیمان خۆشبەختانە بۆ یەکەمین جار لە عێراق و منتیقەکەش دوێنێ نەشتەرگەریی سەرکەوتوو بە بەکارهێنانی ئامێری ئەڵمانی جێردێکس کە پێی دەڵێن ئەنجام بدەین. جیاوازی ئەو نەشتەرگەریە لەگەر ئەو نەشتەرگەری و عیلازانەی کە پێشتر هەیە بریتیە لەوەی ئەو لە ڕێگەی هەناوبینی ئەنجام دەدێت، واتە بەبێ برین بەبێ هیچ بوونی هیچ برینێک لە هیچ شوێنێک. تا ئێستا نەشتەرگەریەکان بە ئەنجامدانی برین ئەنجام دەدێت لە ڕێگەی زگ وان چارەسەری دیکە بە بەکارهێنانی دەرمان. ئێمە توانیمان بە بەکارهێنانی ئامێری جێردەیەکس کە لە ڕێگەی هەناوبینی لە ڕێگەی دەرچەی دەو بۆ ناو گەدە و لەوێەوە بتوانین دەرچەی سوورێنچێک لە ژوورەوە بدورینەوە، بەمەش دەبێتە هۆی تەسەبوونەوەی دەرچەی سوورێنچک و گەڕانەوەی کەمتری ترشی بۆ ناو سوورێنچێک. بە دیاریکراوی نەخۆشەکە چی گرفتێکی هەبوو دکتۆر، چی گرفتێکی تەندروستی هەبوو کە پێویستی کرد کە ئەم جۆرە نەشتەرگەریەی بۆ ئەنجام بدرێت؟ بەڵێ، نەخۆشەکە تەمەنی 32 ساڵە بۆ ماوەی زیاتر لە 5 ساڵ بەدەست بوونی تشەڵۆکی گەدە دەناڵێنێ. تشەڵۆکی گەدەواتە دڵەکزێ کە دەبێتە هۆی گەڕانەوەی تشی ناو گەدە بۆ ناو سوورێنچێک و زۆر جار دەبێتە هۆی ژانی سینجی هەبوو لەگەری. بەکارهێنانی دەرمان بۆ ماوەی چەند ساڵ بیدایەتی باشتر بوو بە بەکارهێنانی دەرمان، بەڵام دواتر دەرمانەکانیشی بەکاردەهێنا بەردەوام ژانی هەبوو. بۆیە دوجار نەخۆشەکە زۆر سەردانی دەکردنوانە بەیەکەوە بڕیارماندا کە ئەو چارەسەری بۆ فەرهەم بکەین و ئەنجام بدەین. زۆر باشە. تۆ ئاماژەت بۆ کرد نەشتەرگەرێکە تەنها لە ڕێگەی هەناوبینیەوە ئەنجام دەدرێ، واتە بەپێی ئەو خەمڵاندنە پزیشکیی کە خۆتان ئەنجامی دەدەن بۆ نەخۆشەکە تا چەندێک مەترسی لەسەر ژیانی نەخۆش دروست دەبێ و تا چەندێک کاریگەری لەسەر ژیانی دروست ناکات ئەم جۆرە لە نەشتەرگەری؟ بەڵێ، ئەگەر بەگشتی هەناوبینیەکان زۆر ینی سەلیم و بەبێ کێشەی تەندروستی لە بۆ نەخۆش دروست دەکاتن. تاوان چارەسەری لە ڕێگەی هەناوبینی فەرقی هەیە لەگەر ئەوە تەنها دەستنیشانکردنی نەخۆشیەکان، بەڵام بەگشتی ماکەکانی ئەو نەشتەرگەریە و تەسیرەکانی لەسەر نەخۆش دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکە زۆر کەمە. ئەوەی زۆر باوە نەخۆش پاش ئەنجامدانی هەناوبینیەکە و چارەسەریەکە هەست بە ئازار دەکات بۆ ماوەی چەند ڕۆژێک 3 تا 5 ڕۆژ. هەندێک جارش لەوانەیە نەزیفبوون ڕوو بدا کە لە کاتی نەشتەرگەریەکە ئەنجامی دەدەی. ماکەکانی تری کە بڵێن خطورەت لەسەر ژیانی نەخۆشەکە دروست بکات زۆر کەمە و دەتوانین بڵێن نییە. کەواتە ئەتوانین ئەمە بکەین بە بەراوردێک لە نێوان نەشتەرگەری هەناوبینی لەگەڵ جۆرەکانی تری نەشتەرگەری کە پێویستی بە بڕینە بە تایبەتی بۆ کۆئەندامی هەرس. دەتوانین بڵێن تاوکەری نەشتەرگەری گشتیە کە دکتۆری بەڕێزی نەشتەرگەری ئەنجامی دەدا. زۆر نەخۆش هەیە کە بڵێن فتقی سوورێنچیان نییە یان فتقەکان گچکەیە دەتوانین لە ڕێگەی هەناوبینی بەیان چارەسەر بکەین و یان ئەو نەخۆشیانەی کە نانەوێت نەشتەرگەری ئەنجام بدەن. بەڵام لە کاتی بوونی فتقیەکی گەورەی سوورێنچێک ئەو کاتە پێویستە نەخۆش نەشتەرگەری ئەنجام بدا. وەکو جێگرەوەی نەشتەرگەری نییە بەڵکو وەکو تاوکەری نەشتەرگەریە بۆ ئەو نەخۆشانەی کە نانەوێت نەشتەرگەری بکەن یان ئەوانەی کە باسم کردن. زۆر باشە. دکتۆر ئەمە باسی ئەوە بکەین کە نەخۆش لە دوای چەند ڕۆژ لە دوای ئەنجامدانی ئەم جۆرە نەشتەرگەریە دەتوانێت بە ئاسایی مامەڵە بکات گەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی؟ بەڵێ،
هەر وەکو باسم کرد نەشتەرگەرێکە لە ڕێگەی هەناوبینی ئەنجام دەدێت کە ئەمەش دەبێت هۆی ئەوەی نەخۆش زووتر بتانە هەستێتەوە زووتر بتانێت بگەڕێتەوە ژیانی ئاسایی خۆی بەگشتی نەخۆش پێویستی بەمانەوەی یەک شەو هەیە لە نەخۆشخانە دواتر دوای 2 ڕۆژ دەتوانێت بگەڕێتەوە سەبر کاری ڕۆژانەی خۆی و ئاسایی ژیانی خۆی بەڕێ بکاتن. ئەمە ڕێگە خۆشکار دەبێت بۆی لە داهاتوودا نەشتەرگەری هاوشێوە ئەنجام بدرێت؟ بەڵێ ئەو ئامێری جێردێکسا کە ئێستا بەکاردەهێنێت بۆ چارەسەرکردنی نەخۆشی تشەڵۆکی گەدە و دڵەکزێ فکرە هەیە کە لە داهاتوویەکی نزیکدا زۆر کاریتری پێ ئەنجام بدرێت وەکو درینەوەی برینی ڕووپۆشی ناوەوەی گەدە یان ڕیخۆڵە باریکە ویان هەروەها لە بواری چارەسەری قەڵەویش بەکاربهێنرێت بۆ بچووکردنەوەی گەدە لە ناوەوە بەبێ نەشتەرگەری. زۆر باشە دکتۆر بابێنە لەم بەڵێم ڕەنگە لە ماوەی کەمی داهاتوو 1 تا 2 ساڵی تر بتوانرێت لە ڕێگەی ئەم ئامێرە ئەو کارانش ئەنجام بدرێتن. زۆر باشە واتە ئێوە کاری داهاتوو ئێوە چی دەبێت دکتۆر هەوڵ دەدەن ئەم جۆرە نەشتەرگەریە بگەێنن بە شارەکانی دیکەی کوردستان هەروەها ناوچەکانی دیکەی عێراق؟ بەڵێ بە تەکید هەدەفمانە بەڵام بۆ یەکەمین جار دەمانەوە یەکەمین جار لە شاری هەولێر بە شێوەیەکی تایبەت کاری لەسەر بکەین و دواتر بە تەکید بۆ شارەکانی تری کوردستان بە تایبەتی سلێمانی و دواتر دوهۆک و هەروە شارەکانی تری خواروی عێراق و بەغدا و نەجەف ئامانجمانە بگەێنین بە هەموو شارەکانی تری عێراق لە دواتر. ئەو چارەخوازەی کە نەشتەرگەرەکەی بۆ ئەنجام درا دکتۆر لە ئێستادا بارودۆخی چۆنە هەروەها بە تەواوەتی دەمانەوێت بزانین کە نەخۆشیەکەی تا چه ڕادەیەک لە ئێستادا کۆنتترۆل کراوە و بە ڕادەیەک چارەسەر کراوە. بەنسبەت نەخۆشەکە سپاس بخوا وەزعی باشە من دوێنێ شەو دیم وەزعی باشە بەنسبەت چارەسەریەکەی و ئەنجامەکانی وەکو هەم ئەو نەشتەرگەریە ینی چاوەڕوان ناکرێت لە ماوەی 1 بۆ 2 ڕۆژ تەسیرەکانی بەدیار بکەون بەڵکو لە ماوەی 30 ڕۆژ زیاتر سەبرە تەسیرەکانی بەدیار دەکەون چونکە لە سەرەتادا ئەتو لە ژوورەوە دەیدوریەوە برین دروست دەکەی کە برین دروست دەکەی دەبێتە هۆی ژان و هەروە لە بیدایەتیش ڕەنگە هەندێک ژان و گەڵانەوەی تووشی زیاتر بۆیە لە دواتر سەبرە بە ماوەی کات تەسیرەکانی بەدیار دەکەون ئەوەی جێ خۆشحاڵیە بۆسات کە لەسەر ئەو ئامێری جێردێکسە کراتە ئێستا بۆ ماوەی 5 ساڵ زیاتر نەخۆشەکان استیفادە دەکەن. زۆر چاکە دکتۆر کاتە بابێنە سەر جۆری نەخۆشیەکە دەمانەوێت بزانین دیارترین گرفتەکانی ترشەڵۆکی گەدە چین دکتۆر؟ بەڵێ تشەڵۆکی گەدە نەخۆشیێکی باوی ناو کۆمەڵگای کوردەواری و کۆمەڵگای عێراقیە بەگشتی پەیوەندی بە ستایلی ژیانی ڕۆژانەی مرۆڤەکان هەیە لە وڵاتە تشەڵۆکی گەدە نەخۆشیێکی بێزارکەرە کە دەبێتە هۆی گەڕانەوەی تشەڵۆکی گەدە بۆ ناو سوورێنچێک و هەروەها زۆرجان دەبێتە هۆی دروستکردنی ژان تەسیرکردن لەسەر ناوگەر و دروستبوونی کۆخە لە بۆ نەخۆشەکان هەندێک جاریش ژانی سنجی لە بۆ دروست دەکاتن ڕەنگە ژانی سنگ دروستبوونی ژانی سنجیش وەکو ئازاری دڵ بەدیار بکەوێتن بەڵام ئازاری دڵیش نییە زۆربەی کات نەخۆشەکان لە پاش نان خواردن یان لە کاتی درێژبوون ئەو مەشاکیلانیان دەبێت هەندێک جار بەیانیان ئەو مەشاکیلانیان زۆر دەبێت بەنسبەت تەمەن لە زۆربەی تەمەنەکان هەیە بە تایبەتی ئەوانەی لە دەتوانین بڵین 15 ساڵی بەسەرەوە تا 50 ساڵی و ئەو بەرزترش بەڵام زۆرتر لەو تەمەنەیە 15 تا 50 ساڵی بڵاوە چەند هۆکارێک هەیە کە دەبێتە هۆی ئەوەی تشەڵۆکی گەدە زۆرتر بێت لە هەندێک کەس لە هەندێک کەستر بۆن و نەجگەرە کێشان خواردنەوەی قاوە و مادە کوحولیەکان و هەروەها مادە غازاتەکان وەک بیپسی و ڤانتا و ئەو خواردنەوانە دەبێتە هۆی زیادبوونی تشەڵۆکی گەدە کەمتر بوونی بەکتریای گەدە دەبێتە هۆی دروستبوونی تشەڵۆکی گەدە و هەندێک فاکتەرێکیشمان هەیە کە یارمەتی دەرە لە بۆ ئەوەی تشەڵۆکی گەدە کەم بێتەوە وەکو ئاو خواردن وەرزشکردن دابەزاندنی چێش ئەوانە تریش. ئەو کەسانی کە خۆیان گرفتێکی گەدەیان هەیە دکتۆر بۆ نمونە برینی گەدەیان هەیە بۆ نمونە هەر گرفتێکی دیکە بێ لە گەدەیە کە هەیەە ئەمە وا دەکات کە ئەم حاڵەتیان بۆ دروست ببێت واتە نەخۆشیەکی دیکەی گەدە تشەڵۆکی گەدە دروست دەکات؟ ڕەنگە دروستی بکات بەڵام ئەوەی گرنگە برینی گەدە چارەسەری هەیە
برینی گەدە نەخۆشیێکی کاتێ دەتوانێت چارەسەر بکرێتن و کە چارەسەر کرد بینەکە بەردەوام نابێت لەبەر ئەوە ماوەیەکی کاتی ڕەنگە ئەو مەشاکلە ئەو کێشیان هەبێتن. زۆر باشە دکتۆر. با باسی دیارترین نیشانەکان بکەین تەنها بە گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە بۆ نێو سوورێنچێک ئەمە نیشانی ئەوەیە کە ئێمە گرفتێکمانە ترشەڵۆکی گەدەماندا هەیە یا دەکرێت کۆنیشانەیەکە بێ بۆ ئەم گرفتە؟ دەکرێت چەند نیشانەیە کە بێ وەکو باسم کرد دیارترینیان گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە بۆ ناو سوورێنچێک ژانی سنگ و هەروەها هەندێک جار کۆخەی بەردەوام سووتانەوە لە ناوگەرو و ئەو نیشانانە دروست دەبێتن. کەم جاریش ڕەنگە بەهۆی ببێتە هۆی تەنگە نەفەسی بەس زۆر کەمە ئەوەی زیاترە ترشەڵۆک ژان گەڕانەوەی ترشی کۆخە هەندێک نەخۆشیش کەم زۆرجار بینومە دەبێتە هۆی گۆڕانی دەنجیان بەهۆی ترشی زیادبوونی ترشی ناوگەرویان کە لە گەدە دەگەڕێتەوە تا ناوگەرویان. زۆر باشە. تو ئاماژت بۆ کرد کە هەندێک خواردن هەیە کە کاریگەری لەسەرم حاڵەتە دروست دەکات. باست لە خواردنەوەی قاو و هەروە خواردنەوە کحولەکان کرد، بەڵام ئێمە با باس لە بابەتە یاخود خواردنە تون و خواردنەکان بکەین کە ڕێژێکی زۆر بەهاراتیاندا بەکاردێنرێت. کاریگەری ئەمانە چۆن دەبێت؟ کاریگەریان هەیە بەڵام ئەمانە کاریگەریان کەمترە ئەوەی کاریگەری زیاترە بریتە لە ئەو خواردنانەی کە زۆر ترشن یان ئەو خواردنانەی کە زۆر چەورن و هەر زۆر جاریش خواردنی زۆر کەمیەی زۆر لەسەر یەکدری ئەوانە کاریگەری دروست دەکەن. بێجگەلەوە پێش خەوتن خواردن ئەوەش کاریگەری زیاتر دروست دەکات چونکە لە دوای پێش خەوتن خواردنێکی زۆر بخۆی دواتر درێژ دەبی تەسیرەکەی زیاتر لەسەر سوورێنچی گەدە دروست دەکات و دەبێتەوە هۆی گەڕانەوەی ترشی گەدە. چی سەبارەت بە بنێژ دکتۆر؟ بۆچی هەندێک لە سەرچاوەکان باستەوە دەکەن کاوس ئەو کەسانی گرفتێکیان لە گەدەیاندا هەیە و بە تایبەتی گرفتێکیانە تەرشەڵۆکی گەدەیاندا هەیە پێویستە لە جوینی بنێژت بە دوور بکەونەوە؟ نەخێر پێویست نییە دوور بکەونەوە بەڵکو جوینی بنێژت دەبێتە هۆی چارەسەرکردن زۆردا نەمانی ئەو ئازارەی کە بەهۆی ترشەڵۆکی گەدە دروست دەبێت و هۆکارەکەشی ئەوەیە جوینی بنێژت دەبێتە هۆی دەردانی سلایڤا ینی ئاوی ناودەم کە ئەمەش یارمەتی هەرز دەدات و یارمەتی ئەوەی دەدا خواردنەکان بڕۆنە خواردتر و شوشتنەوەی بەشی خوارەوەی سوورێنچێک بنیشتی بڵێن جوینی بنێشت بەعکسەوە دەبێتە هۆی نەمانی ئازاری تشەڵۆکی گەدە و ئازاری سنگ. ئەو خواردنانە چین کە پێویستە بیان خۆین بۆ ئەوەی کاریگەریەکانی گرفتەکانی ترشەڵۆکی گەدە کەم بکاتەوە؟ بەگشتی شیر باشە مادەیەکی تفتە و هەروەها گشت سەوزە و میوەکان ئەوانە باشن لە بۆ کەمکردنەوەی تشەڵۆکی گەدە. ئەی کاتی ناخواردن کاتی دیاری کراو بۆ خواردنەکان ئەمانە چۆن ڕۆڵە بینن؟ بەخۆ تا ئێستا زۆر بەعوسات کرا و زۆر ئاڕائیش هەیە ئەوەی ئەسەح ئەوەیە ئەگەر بکرێ ڕۆژانە چەند جەمێکی بچووک بخۆی ئەوانەی تشەڵۆکی گەدەیان هەیە لە جیاتی ئەوەی 2 یان 3 جەمی گەورە 3 ژەمی گەورە لەسەر بخۆن لەبەر ئەوەی کە جەمی بچووک ئەوە بە ئاسانتر خواردنەکە دەڕواتە خوارەوە بۆ لای 12 گرێ و ڕیخۆڵەکان کە گەدەش بەتار بوو ئەو کاتە کەمتر تشەڵۆکی گەدە دەگەڕێتەوە. تۆ لە سەرەتای قسەکانت ئاماژەت بەمە کرد حاڵەتی گرفتەکانی ترشەڵۆکی گەدە لە نێو وڵاتی عێراقدا بەگشتی بەربڵاوە، بەڵام لە چه حاڵەتێکدا و لە چ کاتێکدا پێویست بە ئەنجامدانی نەشتەرگەری دەکات؟ نەشتەرگەری بە تایبەت بڵێن لە ڕێگەی هەناوبینی ئامێری جێردێکس لە چەند کاتێکی دیاریکراو دەکرێت بۆ ئەگشت ئەو نەخۆشانەی کە ماوەی چەند ساڵە بەدەستی دەناڵێن و نانەوێتن دەرمان بەردەوام بن لەسەر بەکارهێنانی دەرمان بۆ گشت ئەو نەخۆشانەی کە کرانەوەی سوورێنچیان هەیە فتقی سوورێنچیان هەیە و نانەوێت نەشتەرگەری بکەن کە بچووکترە لە 1 لە بۆ 2 سانتیمەتر و هەموو ئەو نەخۆشانش کە بە بەکارهێنانی بەردەوامی دەرمان ئازار و کێشەکانیان بەردەوام دەبێتن. لەو سێ کاتە دەتوانیت بەکارهێنانی ئامێری جێردێکس بۆ نەخۆشەکان بەکاربێنین. لە پاڵ نەشتەرگەریدا هیچ دەرمانێک هیچ
چارەسەرێکی پزیشکی ڕۆژانە هەیە کە بتوانرێت ئەم حاڵەتی تا ڕادەیەک پێ کۆنتترۆل بکرێت بۆ نە لە دوای ژەمەکان بخورێت؟ بەڵێ بەگشتی دەرمانێک بڵاو لەناو خەڵکی کە پێڵەن ئۆمیپرازۆڵ ئەو گروپە دەرمانێکی زۆر باشە کە دەبێت هۆی کەمکردنەوەی تووشی گەدا. ئەو دەرمانە دەبێت لە کاتی گەدە بەتارە بەکاربێنێت واتە پێش ناخواردن بە سەعاتێک و زۆربەی نەخۆشەکانیش بەو بەکارهێنانی ئەو دەرمانە چاک دەبن. بەڵام کێشەی تشەڵۆکی گەدە ئەوەیە دەبێت بەردەوام بن لەسەر بەکارهێنانی دەرمانەکان. دووەم هەندێک دەرمانی ترمان هەیە کە وەکو ئەنتا ئەسیدیان پێ دەڵێن ئەوانە دەبنە هۆی بلۆکردنی ترشی گەدە لە سوێنسک و دوازدەگرێ. ئەوانە ئەنوایان هەیە وەکو لە ڕێگەی کرۆژینی ئەپ هەیە یانی شروب هەیە دەتوانرێت بەکاربهێنرێت. دکتۆر بەردەوام بوون لەسەر خواردنی دەرمانێک کاریگەریەکی نەرێنی لەسەر گەدە دروست ناکە ئەگەر دەرمانەکە بۆ چارەسەرکردنی ترشەڵۆکی گەدەش بێ؟ بەتەکید تشەڵۆکی گەدە چەندین سوودی هەیە. یەک لەو سوودانە دەبێتە هۆی کوشتنی هەموو ئەو بەکتریا و ڤایرۆسە زیان بەخشانەی کە لە ڕێگەی گەدەوە دەستنە ناو لەشی ئینسان. بۆیە ئەو دەرمانەش بە بەکارهێنانی ماوەیەکی دوور و درێژ ڕەنگە بڵێن تەسیراتی لاوەچیان هەبیتن کە دەبتە هۆی توشبوون بە چەندین نەخۆشی وەکو ئەتیهابی ڕیخۆڵەکان، توشبوون بە ئێسعالی و هەروەها هەندێک جاریش توشبوون بە هەوکردنی سیەکان. زۆر چاکە. سپاس بۆ دکتۆر شێروان عەبدوڵڵا پسپۆڕی هەرس و جگەر و هەناوبینی. سپاس بۆی لە ئەو لێرەوە میوانی ئێمە بووی دکتۆر. سپاس بۆەوە. سپاس. خۆشەویستان و شانەکەم دەبێت و دەگەڕێمەوە لاتان. زۆر سپاس، دەستان خۆش بخواست.